دستور آبگیری از بزرگترین سد آذربایجان غربی با ماوەی چەند ساڵێکە کۆماری ئیسلامی ئێران بەنداوێکی زەبەلاحی لەسەر زەی بچووک لەسەر دەشت دروست کردووە کە پێشبینی دەکرێت لە داهاتوو ئێران وەکو کارتی فشار بەرامبەر عێراق و هەرێمی کوردستان بەکاری بهێنێت. ساڵی ڕابردوو بۆ ماوەیەک ئاوی زەی بچووک لەلایەن کاربەدەستانی ئێرانەوە بە بەهانەی تاقیکردنەوە گلدرایەوە. ئەم ساڵیش جارێکی دیکە ئاوەکەی گیرایەوە و دانیشتوانی قەڵاتزە و چەند ناوچەیەکی تری کوردستان بێ ئاو بوون. هەموو ئەو دەنوکانەش ئەوە دەگەێنن هەرێمی کوردستان و عێراق ساڵانی داهاتوو ڕەنگە جگە لە شەڕی نەوت شەڕی ئاوی ژەخەیان بگرێت. تورکیا و ئێران مەرجی خۆیان لە مقابلی گرتنەوەی ئاودایان لە مقابلین ئەبینین پێشتر میای ئەقلیمی کە لە قانونی دەولی هەیە میای دەولی ئەقلیمی ئەمە کە چەند دەوڵەتێکا چێت سوودمەندە بنێ بە شێوەیەکی یەکسان بەڵام لێرەدا بینین بەبێ گوێدانە ئەو اتفاقیاتە ئەقلیمیانە کە لە نێوان عێراقیان ئەو وڵاتانەدا بووە هاتوون بەدانانی بۆ چۆنەی بەبێ وەکچۆنەی پرسکردنیە یان بەپێ ڕاوێژێک ئەو بەنداوە گەورانیان داناوە و تەسیری شەکە بە دڵنیاییەوە ئەگەر ئێستا لە واقع بینی بۆ 30 ساڵی کە زۆر ترسناکترە بێ. بەشێکی زۆری سەرچاوەکانی ئاوی هەرێم و عێراق لە وڵاتانی ئێران و تورکیاوە فراهەم دەبێت. دروستکردنی بەنداوێک لەسەر زەی بچووک بەشێکی زۆری سەرچاوەکانی ئاوی هەرێم لە ئایندا مەترسی دەخاتە سەر. دروستکردنی بەنداوی ئۆڵۆسوش لە حەسەنکێف لەلایەن وڵاتی تورکیاوە لە 150 ئاوی ڕووباری دیجلە کەم دەکات. هەموو ئەوانەش باجەکەی دوجار دەبێت هەرێم بە ئاوی دوکان و دەربەندی خان لە ژێر فشاری عێراقدا بیدات. شارەزانی بواری ئاو دەڵێن هەرێم دەبوو چەند ساڵێک بەر لە ئێستا لە بیری دروستکردنی دەیان بەنداو بووایەوە. قەیرانەکە ئەلەما قوڵ ئەبێتەوە کە حکوومەتی عێراق فشار خاتە سەر حکوومەتی هەرێم چکە پێویستی بە ئەوە بێ ئاوێکی زیاتری بۆ بەربێتەوە ئەمە ژواکە خەزینی استراتیژی ئێمە وەکو هەرێمی کوردستان بەرەو کەمبوونەوە بووە. بەڕاستی ئێمە هەمیشە ئەومان وتووە لە ساڵی 2025 قەیرانەکە زۆر قوڵە بێتەوە و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پلانە استراتیجیەکانی جێبەجێ نەکات کە خۆی لە خۆیان دروستکردنی 250 بەنداو بووە بەنداوی بچکۆلە ئەمە بەڕاستی کە زۆری وەستاون ئەو پرۆژانی کە بەنداون ئەمانە نەکا بەڕاستی لە داهاتوە تووشی خێنانیشی ئاوە بین. مشکل حل شد، مشکل کاملا فنی بود، هیچ ربطی به موضوعات سیاسی هم نداشت. ئەوانەش قسەی کۆماری ئیسلامی ئێرانە کە ساڵی ڕابردوو لە ڕێگەی کۆنسۆڵی وڵاتەکەیەوە ڕایگەیاند کە ئێران بە هیچ شێوەیەک ئاوی زەی بچووک ناگرێتەوە وەکو فشاریش بەکاری ناهێنێت تەنها لە وەرزی پاشەکەوتی ئاو ساڵانە ئاوەکە گل دەدەنەوە. بەڵام قسەکانی مەسعودیان ساڵێکی بەسەردا تێنە پەڕی و جارێکی دیکە ئێران چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانی بەگرتنەوەی ئاوی بەنداوەکە بێ ئاو کرد. بۆیە ئەگەر حکوومەتی هەرێم خەبەری نەبێتەوە ڕەنگە لە ساڵانی ئایندا کەمی ئاو هەڕەشەیەکی گەورە بێت لەسەر هەرێمەکە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.